دانوستانەکانی تایبەت بە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بەردەوامە و یۆنامی ڕۆڵی نێوەنگیری لە نێوان پێکهاتەکان دەگێڕێ. پەرلەمانتارێکی عێراقی شاشکرای دەکات چەند کۆبوونەوەیەک بۆ ئەو مەبەستە ئەنجام دراوە بەڵام نەگەشتوون بەڕێکەوتن. نەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی کۆبوونەوەکانی پێکهاتەکانی کەرکووکەکەن، کورد و تورکمان و عەرەب و مەسیحیەکان. ئەوان زۆر بەجددی هاتنێتە ناو مۆزوعەکەوە، دەیانەوێت لەسەر کۆی گشتی مەلەفە ئاڵۆزەکانی کەرکووک ڕێکەوتن ئەنجام بدرێت. طبعاً دەیان کۆبوونەوە کراوە و کۆبوونەوەی تریش ماوە لە داهاتوو بۆ ئەوەی دەرئەنجام لەسەر هەموو مەلەفەکان ڕێکوین، مەلەفی ئەمنی، مەلەفی زەوی و زاریە کشت و کاڵەکان و مەلەفی ئیدارە و بەشداریکردنی هەموو لایەنەکان، مەلەفی دابەشکردنی مەناسب و خۆ ئامادەکردن بۆ ئینتیخاباتی ئەنجومەنی پارێزگا. هەموو ئەمانە پێویستی بە ئەتیفاقا و لە یەک نزیک بوونەوە هەیە. ئێمە ناڵێن گەیشتوونێتە چارەسەر، بەڵام لە یەک نزیک بوونەوە هەیە، پێویستی بە تۆزێک کاتی تریمەوە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا تایبەت بە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و نەهێشتنی حکومی سەرباز و گەڕانەوەی پێگەی کورد بۆ دەسەڵاتی ئیداری شارەکە چەند کۆبوونەوەیەک لە بەغداد بە نێوەنگیری یۆنامی لە نێوان پێکهاتەکان بەڕێوە چووە. کارگێڕێکی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی هۆشداری دەدات لە ئاسایی نەکردنەوەی دۆخی کەرکووک و پێگەی کورد لە داهاتوودا لەو ناوچەیە. چاودێرێکی سیاسیش دەڵێت ناکرێت سەرەکی ترین پێکهاتەی کەرکووک فەرامۆش بکرێت و ڕۆڵی نەبێت. دیارە ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک پێویست بوو کە زووتر بکرایە، چونکە بەڕاستی ئێمە ڕۆژ بە دوای ڕۆژ بەم دۆخە ئاڵۆزەی کەرکووکە کە پێیا تێپەڕەبین نزیک ئەبینەوە لە ئەوەی کورد زیاد لە حەدی خۆی زیاتر بچووک ئەبێتەوە بەم دۆخەیە بڕۆ و بەم پەرتەوازەیی خۆی کە ئێستا هەیە لە کەرکووک بەڕاستی دوای ماوەیەکی کە دوای چەند مانگی کە بەرە و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە ڕۆین، ئێمە وامە لێدە تووشی شکست بین لەم شارەیە. ئەوە بۆ 2 ساڵیشە چێ بۆ هەی ئەو ڕووداوانەی لە کەرکووک ڕوویاندا نەتەوەیەکی سەرەکی پێکهاتەیەکی سەرەکی ئەم شارە پێی وایە کە پەراوێز خراوە، مافەکانی پێشێلەکرێ، پۆست و پلە و دەسڵاتەکانی لێوەرەگیرێتەوە کە ئەمەش بۆتە جێگەی نیگەرانیان پێکاتەیە. بۆیە ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک بە پلەی یەکەم بەجێ ڕەزامەندی هەموو پێکاتەکانی کەرکووک بێەوە و ئاساییکردنەوەی بە ڕازامەندی هەموو پێکاتەکانی کەرکووک وەجێ ڕەزامەندی هەموو نەتەوەکانی کەرکووک بێ. بۆەوەی لایەنی کەم هەموو پێکاتەکانی کەرکووک ئەو دەسڵاتە بە بەشێک لە خۆیان بزانن و خۆیان بەشێک لەو دەسڵاتە بزانن. ئەگەر ئەمە نەبوو ئەو کاتە لەوانەیە کێشە بۆ لایەنی سەربازی ئەمنی سیاسی بارودۆخی کەرکووک دروست ببێ و دوجاریش ئەمە سەر کێشە بۆ کێشەی گەورەتر. ماوەی 2 ساڵە بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و دەرهاویشتەکانی کورد کە سەرەکی ترین پێکهاتەی شارەکەیە ڕۆڵی لە بەڕێوەبردنی ئیداری شارەکە نەماوە و بە دەیان بەڕێوەبەری ئیداری و ئەمنی دوور خراوەتەوە. ئەمە جگە لە ناکۆکی نێوان پارتی و یەکێتی کە هێندەی دیکە پێگەی کوردی لەو ناوچانە لاواز کردووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.